8 روز لفيرينا 8 روز عم 4 روز هذيك عم يدابو و5 روز عم لفاور طنانا عميرو قوتن ريت هيريني بابي عميرو هاتن على اساسها معلم بتريني يعني عم هاتن لما انا كنا عم تريني تذكر عم هاتن كاتني ساعات حفتام جبيري داركا بنارن ساعات حفتام داركا بنارن بری 4 ساعت بری 4 ساعتا هم گیشتن ویری هم بردان هجاری ده دو پنجا که 15 دبن دارن تیری دویری را دبن آلی دنی گیچه دنی دکن پاسار دشینن کمی ما چیچ که دان کر مگو هم نارن کمی هم در ناکن رابن غازات داویج سر چاوی ما زاری من گی کاتن و داری هزار دسه 4 مرورگی نخاش کاتن حال من زور خرابه تکت من بریوه انزو قتارانیان گشتی ڕاگرتۆ جارێ سێ خەڵکە گشتی ڕاوەستاوە یانی تکاینە و ڕێ بکرێتەوە گشتمان لێرە دەرباز بین بە دەزان هۆکاریەمە چێ بوویەوە لێرە ڕاگیر هۆکارەکەی نازام ئێرە خەتای ئوستریایە نەمسا بەڵام قبولەکە حکومەتی نەمسا قبولی لاجاکانەکە بەڵام ئەم حکومەتە فاشلی ئێرە هەنگاریا نایڵێ لاجاکان بڕوە ئەوە هۆیەکێتی چۆن بڵین حەسادەتێکیان دێکا وڵاتە بەجێ دێڵن و داوای پەنابەری لە وڵاتە ناکەن ئەڵمانیا مەکرێەوە 130 یۆرۆ بەڵام قیتارەکە ناڕوە ئێستا ئەمە چکەین پارە دەدەنەوە قیتارە دەڕوە ئەو تکتەکە تۆ بەلاشە ئێستا تکتەکە بسووتێ ئەمە چکەین